بە ئامانجی هۆشیاری کۆمەلگا لەبارەی نەخۆشی شێرپەنجەی منداڵان و بە مەبەستی کەمکردنەوەی ڕێژەی توشبووان لە مانگەدا کەمپینی هۆشیاری نەخۆشی شێرپەنجەی منداڵان دەستی پێکرد و لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەولێر و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و کۆیا بەردەوام دەبێت. پسپۆڕێکی خوێن و شێرپەنجەی منداڵان ڕایدەگەێنێت نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێکی مەترسیدار نییە و زوو دەستنیشانکردن و زوو دەستکردن بە وەرگرتنی چارەسەریەکان هۆکارە بۆ چاکبوونەوەی توشبووەکە. هیچ نەخۆشیێکی شێرپەنجە هیوابڕاو نییە لەبەر ئەوەی هەموو چارەسەرەکانی شێرپەنجە ئێستا لە کوردستانە هەیە، هەموو چارەسەر بنەڕەتەکان کە بریتە لە دەستنیشانکردنی نەخۆشی نەشتەرگەری، چارەسەری کیمیایی، چارەسەری تیشک لەگەڵ چاندنی مۆخ لە هەموو دنیای هەر ئەم پێنج چارەسەرە هەیە بۆ شێرپەنجە و هەمووی بەردەستە. هەموو جۆرەکانی شێرپەنجە لە هەموو تەمەنەکانە ئاست و بڵین مەرحەلەی تایبەتی خۆی هەیە. هەتا درەنگتر مناڵەکە بێت بۆ نەخۆشخانە ئاسی نەخۆشەکە پێشکەوتوتر ئەبێ. لەبەر ئەوە ڕێنمایی هەموو خێزانەکانەکەین کە هەستیان بە هەر شتێک کرد زوو منداڵەکانیان ببن بۆ نەخۆشخانە و بە تایبەتی بۆ پسپۆڕیە منداڵیەکان. بەپێی ئامارێکی نەخۆشخانەی هیوا لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 100 منداڵ تووشی شێرپەنجە بوون. هەر لەو ماوەیەشدا زیاتر لە 2500 منداڵ چارەسەری پێویستیان وەرگرتووە. لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە زیاتر لە 7 منداڵ بۆ دڵنیابوون لە تەندروستیان سەردانی نەخۆشخانەکە دەکەن. سەنتەری ژیانەوەش کە تایبەتە بە چارەسەری شێرپەنجە بە تیشک لە دوای دروستبوونی لە ساڵی 2013دا چارەسەری زیاتر لە 765 منداڵی توشببووی کردووە و لە ماوەی 9 مانگی سەرەتای ئەم ساڵیشدا 144 توشببوو لە تەمەنی 1 تاوەکو 19 ساڵی چارەسەریان بە تیشک وەرگرتووە. بە شێوازێکی گشتیە گراتوێمە باسی ئامۆژگارەکان کەین بۆ دایکان و باوکان ئەتوانین بڵێن ئاگیان لە مناڵەکانیان بێ، ئاگیان لە خواردنی دەندروست بێ، ئاگیان لەوە بێ کە هەر نیشانەیەک ڕوویدا نیشانەکە چەندێک کەم بێت و چەندێک سادە بێ پێویستە کە خەڵکی شارەزا پسپۆڕ ببینێ. بە تایبەتی ئەو جۆرە نیشانانەی کە زۆر دیارن و بۆ ماوەیەکی دوور و درێژە، بۆ نمونە هەنێک نەخۆشەیە لە کاتی مناڵەیە تایەکی دوور و درێژێ بێت بۆ ماوەیەکی زۆر چارەسەر ناکرێت، ئەمە زەنگێکی مەترسیدارە بێ بزانێ، یاخود هەنێک خوێنبەربوون لە هەنێک شوێنی تایبەتەوە، یاخود ماندووبوونێکی زۆر، یاخود ئازاری جونگەیەک یا شوێنێکی دیاری کراوە، یاخود لە کاتی وەرزشکردنە، یاخود لە کاتی یاریکردن لەگەڵ مناڵەکانە لەواچێ مناڵەکانیان تووشی کەوتن زیاتر بن یا تووشی کەوتنی ببن سێروکردنی ئەستخانەکانیان چاک نابێتەوە. ئەمانە ئەبێت زوو بچن بە هەنایانەوە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیش هاوشانی پزیشک و کارمەندانی نەخۆشخانەی هیوا خزمەت دەکەن و چارەسەرا دەرونی و هۆشیاریەکان پێشکەشی خێزانەکان دەکەن. کۆمەڵێک بابە دەخینە ڕوو لای دایک و باوکەکان وەکو گروپ چارەسەر بە گروپ و هەندێک جار ریلاکسیشنش بە خێزانەکانەکەین، چونکە دایکێک ماوەشی زۆر لە ناو نەخۆشخانە ئەبێتەوە، ئەم دایکەش پێویستی بە ئاخاوبوونەوەی و ئارامبوونەوەیکی دەرونی هەیە و ئەم کاراکەین لە ناو نەخۆشخانەی هیوا و هەوڵین ئەو گروپانی کێن بۆ لامان ئەمە هاوکاری ئەو گروپانە شەکەین کێن ئانوێ چالاکی بکەن لە ناو نەخۆشخانەی هیوا و بەشێکی ترمان کە بڵاوکردنەوەی هۆشیاریەکێکە لە کارەکانمان. نەخۆشی شێرپەنجەی منداڵان لە جیهاندابوونی هەیە و لە هەرێمی کوردستانیش بەپێی ئاماری دانیشتوان ڕێژەی توشبوون لە خوارستانداردی جیهانیەوەیە. لە شاری سلێمانی لە ڕێگای نەخۆشخانەی هیوا و سەنتەری ژیانەوە ڕۆژانە چارەسەری پێویست بە توشبووان دەدرێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.